ئەزان سڵاو خۆشحاڵین لە بەرنمەیەکتری ڕاڤە بە دیدارتان شا دەبین. تەوەری ئەم بەرنمەی ڕاڤە گفتوگۆکردنە بێت لەسەر هەوڵەکانی پارتی دیموکراتی کوردستان وەک گەورە هێزی هەرێمی کوردستان و سەردانەکانی بۆ لای لایەنە سیاسی و پێکهاتە جیاوازەکانی کوردستان بە ئامانجی بەدیهێنانی یەکگوتاری نێوماڵی کورد. ئەم تەوەرە گفتوگۆکەین بە میوانداری زۆر بەڕێز کاک بەکەر حاجی ڕەحیم چاودێری سیاسی. کاک بەکەر خۆشحاڵین و بەخێربێت. زۆر سپاس مەمنون. کاک بەکەر ناوەناوە گرژی لە نێوان لایەنە سیاسیەکانە ڕوویە و هەوڵە دەرەکیەکان بۆ تێکدانی نێوماڵی کوردی و تێکشکاندنی ئەو گوتارە کوردی کە لە ماوەکانی ڕابردوو زۆر جار هەچ زەمانێک کورد پێکەوە یەخیتاب و یەک گوتار بووە دەستکەوتی باشی هەبووە، بەڵام ناوەناوە ئەم یەخیتابیە ئەکەوێتە بەردەم ئەستەنگ و ئەکەوێتە بەردەم گرژیەوە. پارتی دیموکراتی کوردستان بۆ گەڕێکی تر و بە ئامانجی دروستکردنی یەکڕێزی نێوماڵی کورد چەند شاندێکی باڵای دروست کردووە و مەبدەئیەن بڕیاریەوە لەسەر ئەوەی کە جارێکی تر دەست پێشخەری بکە بۆ بەدیهێنانی یەکڕێزی نێوماڵی کورد. بەم ئامانجا سەردانی ژمارەیەک لایەنی سیاسی کردووە و سەردانەکانشی بەردەوامە بەو ئامانجی کە بتوانێت جارێکی تر هێز و لایەنە سیاسیەکان پێکەوە هەمویان لەسەر مێزی گفتوگۆ کۆ ببنەوە و یەخیتاب و یەکگوتار بن بۆ تێپەڕاندنی کێشەکانی هەرێمی کوردستان و بۆ یەکگوتاری لە پێناوی گفتوگۆکردن لەگەڵ بەغدا و بە بەهێزەوە قسەکردن لەگەڵ بەغدایە. پێمان خۆشە دید و سەرنجی تۆ بۆ ئەم گەڕە بۆ ئەم دەست پێشخەری پارتی دیموکراتی کوردستان بزانم. ئەسڵاو لە ئێوە و لە بینەران. لە ڕاستیدا مەسلەی یەکگوتاری و یەک هەڵوێستی و یەک پەیامی لایەنە سیاسیەکانی هەرێمی کوردستان بە ئەندازی ئاو هەوا پێویستە بەڕای من، چونکە ئێمە گەر سەیری ڕابردوو بکەین مێژووی دوور و نزیکمان هەمیشە باجی ناتەبایی و ناکۆچی ناو خۆمان داوە. بەردەوام ئەو کاتانەی کە هێزە سیاسیەکان لە نێوان خۆیاندا کۆک و تەبا بوون بارودۆخی هەرێمی کوردستان بەرەو پێش چووە و ئاشتی کۆمەڵایەتی هەبووە و بە پێچەوانەوە ئەو کاتانەی کە لایەنە سیاسیەکان ناکۆک بوون شەقام ئاڵۆز بووە، باری سیاسی ئاڵۆز بووە، حتا تەسیری لە باری ئابووری و ژیانی هاوڵاتیان و هەموو بارودۆخەکان کردووە. بۆیە مەسلەی تەبایی و یەکدەنجی و یەکڕەنجی و یەکپەیامی لایەنە سیاسیەکان زۆر زۆر گرنگە و هەنگاوی گەورەیە بۆ ئەوەی کە هەرێمی کوردستان لەم قۆناغە بگوازینەوە بۆ قۆناغێکی تر. فعلەن ئێمە دەستخۆشی لە پارتی دیموکراتی کوردستان دەکەین کە لەو گرژیانەی ئەخیرا دەستپێشخەری کرد و لیژنەیەکی باڵای لە ئاستی مەکتەبی سیاسی و سەرکردایەتی پێکێنا سەردانی زۆربەی هەرە زۆری لایەنەکانی کرد و لایەنە کوردستانیەکانیش هەمویان. ئەمەش لە پێناوی ئەوەی کە پەیامێکی یەکدەنجی و یەکڕەنجی لێ بەرهەم بێت بۆ ئەوەی کە وەفدێکی کوردستانی وەفدێکی سیاسی جگە لە وەفدی حکوومەتی هەرێم سەردانی بەغدا بکات و لەگەڵ لایەنەکانی عێراق ئەوانەی کە ئەمڕۆ واجیهەی فەرمانڕەوایین لە عێراق دابنیشێت و کۆی ئەو مەلەفانەی کە لەگەڵ هەرێمی کوردستان بە هەڵواسرایی ماوەتەوە و تا ئێستاش مای گفتوگۆن پەیامی خەڵکی هەرێمی کوردستان بەگشتی بەو لایەنانە بگەێنرێ و کاریگەریەکی قوڵی هەبێ و یەکدەنجی و یەکپەیامی بگەێنن. کاک بکرد لە سەرەتای مانگی 12 لە سنوور پارێزگای سلێمانی خۆپیشاندان سەری هەڵدا دوای ئەوەی کە بۆ منە ڕۆژانی یەکەم و دووەم ژمارەیەک لە خەڵکی موچەخۆر و مامۆستا و خەڵکی بەژمێنێتی وڵاتە بەشداری خۆپیشاندان بوون، بەڵام دواتر خۆپیشاندانەکە بەلاڕێیا برا هەر بۆیە بینی مامۆستایان موچەخۆران لە خۆپیشاندانەکە کشانەوە و خۆپیشاندانەکەش بەرەو گرژی ڕۆیشت وە گرژیەکەی سەرنجامیەوە بوو لێرە و لەوێ بارگای هەندێک حیزب سووتێنرا، بەڵام بەگشتی ئەوەی کە ئەسووتێنرا و ڕوبڕووی گرژەکانە بووە بارگەکانی پارتی دیموکراتی کوردستان و کەوادری پارتی بوو. دوای ئەو گرژیە دوای سووتانی بارگەکانی پارتی دوای و زوڵمێکی لە پارتی کرا، پارتی دووبارە دەست پێشخەرە بۆی کە داوای ئاشتی بکە. هاوڕایی لایەنەکانی تر بۆ پارتی چۆن باڵانسەکەی تەواوکە، چونکە بۆ نمونەگەر چەند پارتی لەگەڵ ئاشتی بێگەر هێز و لایەنە سیاسیەکانی تر دەست پێشخەرێکە قبوڵ نەکەن و بەدەمیەوە نێن و کاری لەگەڵان نەکەن بەدیهێنانی ئاشتی ئەستەمە بێ. ینی خوێندنەوەی تۆ چییە بۆی کە یان ئاواتی چییە خوازی یان چۆن دیدگای ئەوان چۆنە بینی لەوەی کە هاوڕایی بن و مشارەک بن لەوەی کە
پرسی ئاشتی لە کوردستان پرسی یەکگوتاری بە تایبەتی پرسی یەکگوتاری بەرامبەر بە بەغدا بەدی بهێنن. فعلا ما هەر ئەو جارە خۆپیشاندان نەکرەوە زۆر جار کە خۆپیشاندان دەکرێت ئەمە هەموو جارێ ئەوەمان وتووە کە خۆپیشاندان مافێکی ڕەوای خەڵکی کوردستانە بەڵام چۆنە ئامانج دیاریکراو بێ شوێن دیاریکراو بێ دەرفەت بە خەڵکی هەلپەرست و ئەوانە نەدرێت کە خۆپیشاندانەکە بەلاڕێدا بەرن و ببێتە مای ئەوەی کە ئەو مافی هاوڵاتیانیش کە داوای مافی خۆیان دەکەن جا چ مچەخۆرە چ چینێکە چ هەر بوارێکی ترە بەلاڕێدا نەبرێت فعلا زۆر جار بەداخەوە ئەو دەرفەتە دەقۆزرێتەوە کە خۆپیشاندان بەلاڕێدا دەبرێت ئەویش بەردەوام ئتر بمانەوێ نەمانەوێ جا چه هۆکاری دەرەچی بێ یا لایەنێکی سیاسی دەست لە بخاتە ناو خۆپیشاندانەکە و بۆ مەرامی سیاسی خۆی یا بۆ بەرژەوەندی خۆی بۆ ئەگەر بۆ کاتیش بێ بەکاری دێنێ و لەو کاتەیە مافی ئەو هاوڵاتیانە تقریبان لە بەرچاو ناگیرێ ئەوە هەموو زۆر جار دووبارە دەبێتەوە. بەنسەد فعلەن ئەمە لەوەی مانجی 12 بینیمان بە تایبەت هەندێک بارگای هەندێک لایەن کرانە ئامانج و لە ناویشیاندا بارگاکانی پارتی دموکراتی کوردستان کە بە ئامانج کران یعنی زیاتر لە جارێک ئامانجەکە دووبارە کرایەوە و لە هەندێک شوێن بەداخەوە ئەو کەلتوری سووتاندن و وێرانکردنە دووبارە بۆ لە کاتێکدا ئەو سووتاندن ینی پرۆسەیەکە کە دەبێت هاوڵاتیانی هەرێمی کوردستان لە بەرچاوی بکرن دوجار ئەو بارەگایە هەر لایەنێکی سیاسی بێت پێکاتەکەی دێتەوە ناو کۆمەڵگا ینی ئەو بۆ مانایە نییە کە لە شوێنێک بارەگای لایەنێکی سیاسی ئەسووتێ ئتر ئەو لایەنە کۆتایی پێدێت بەعکسەوە دەبێتە جارێت لە ڕووی ئابوووریەوە ئەمە زیانێکە لە ڕووی فەرهەنگ و کللتورەوە زیانێکی ترە بۆیە بەردەوام دەبێت ئێمە ئیش لەسەرەوە بکەین کە ئەم فەرهەنگە ئەو کللتوری مەسلەی سووتاندن و وێرانکردە بگۆڕین بە ئاوادانکردنەوە لە جیاتی ئەوە کە پەلامار دەدرێت بارەگایەک بسووتێنرێ لە شوێنێک کۆ ببینەوە مەدانێک بێ شوێنێک بێ پەیامێک بێ ئەمە جوانترە. بەنسبەت پارتیەوە فعلەن ئەوە ناخۆش بوو بەڵام لەگەڵ ئەوەشدا ئەمە تێبینیمان کردووە بەردەوام هەندێک لایەن لە سەنگەردان بۆ پارتی بەڵام لە بەرامبەردا بەردەوام پارتی لە سەنگەردایە بۆ ئەوەی مەسەلەی کوردبوون و کوردایەتی نەکەوێت. بۆیە من دەبینم ئەو جارە لەگەڵ ئەوەش کە مەسلەی خۆپیشاندان و پەلامارەکان بە تایبەتی لەو دەڤەرە ڕوویان لە بارگاکانی پارتی بوو بەڵام لە هەمان کاتدا پارتی دەست پێشخەر بوو ئەمەش نیشانەی پەرۆشی و بەخەمەوەبوونی کۆی مەسەلەکانە بە تایبەتی مەسلەی حکومڕانی مەسلەی سیاسی مەسلەی قەزیەی کورد بەگشتی بۆی کە هەمیشە ئیبراز بێت لە بەرامبەر ئەوان چ لایەنی دەرەچی بێ دەستی ناوخۆ بێ بۆی ئەم مەسلەیە هەمیشە ئیبراز بێ و لە بەرچاو بێ و بتوانێت لە بەرامبەر دوژمناندا هەمیشە پەیام و سەکۆی خۆی هەبێت. کاک بکرد باسی سووتانی بارگاکانمان کرد لە پاڵ سووتانی بارگاکانە لە کاتی خۆپیشاندانەکان ژمارەیەک فەرمانگەی حکومی سووتێنرا لە قایم قامێت لە تاپۆر داری کارە بالداری ئاو لە زۆر شوێنی گشتی کە لە کۆتاییمە زەرەرە بۆ هاوڵاتی و بۆ بەرژەوەندی گشتی لە کوردستان و ئەشکرێ بۆ منە بڕاستی گەشتبین نەبین لەوەی کە بڵێن ئەمە خۆپیشان دەرکردوتی ڕاستە ینی زۆر ڕێکێکێکامە بەنای خۆپیشاندەرەوە کرابێ بەڵام دەستێکەیە لە پشتیم خۆپیشاندەرانەوە و تەوەجوهی سیاسی هەیە بەرژەوەندی هەیە لە سووتانی بارەگای حکومیە دەنا هاوڵاتی ڕەنگە بە ئاسانی محەتەی کاربای گەڕەکەیان نەسووتێنێ قسەکردن لەسەر بەرژەوەندی گشتی کە زۆر جار بەشی لایەنە سیاسیەکان کەمتر ڕەچاویەکەن و ئەوەندەی گوێ بە ئیمتیازە حیزبی و شخصی و ئیمتیازە کەسیەکانی خۆیانێن ئەوەندە گرنگی بەرژەوەندی گشتی نایەن ینی هەز ناکەم قۆناغێکی زۆر هەستیار بێ و پێویستی بۆ هەبێت کە لایەنە سیاسیەکان ئەو قۆناغی بەرژەوەندی تەسکە تێپەڕێنن بەرە ئەوی کە ئەزمموی کوردستان لە ناوچوون بپارێزن ئەزمموی کوردستان لەو گەمارۆ و ناڕەوایەتی کە بەغدا بەسەر هەریم کوردستانی ئاسە پێنێ خۆی هەموو جارێ خۆپیشاندان ئەگەر بۆ مەبەستێکی دیاریکراو بێ پێویستە ئەوانەی کە پێشەوا و یا قدوەی خۆپیشاندانەکانن پەیامەکان لەبەر چاو بگرن و ئامانجەکانیشان لەبەر چاو بگرن نابێ درست بهێڵنەوە بۆ هەندێک لایەن یان هەندێک خەڵکی تێکدەر یان هەندێک کەسایەتی هەیە کە پێشتر بۆ خۆی جۆرێک لە
لەوانەیە بەگەندەڵی دەست نیشان کرا بێت یان هەر دۆسیەکی تر لە پشتەوە بێت لەوانەیە زۆر جار لەو دەرفەتانەدا هەوڵ بدات یەکێک لە دەوائرە حکوومیەکان بکرێتە ئامانج بۆی ئەم دۆسیە بەلا ڕێدا ببرێیان ئاسەواری نەمێنێت فعلەن لە هەندێک شوێن بە تایبەتی بۆ نمونە لە سەیسایق زۆربەی هەرە زۆری دەوائرەکان سووتێنرا دوجار خۆ ئەم دائیرانە هیچ لایەنێکی سیاسی نییە ئەم دایرانە خزمەتی گشتی دەکەن و بۆ خزمەتی هاوڵاتیان بۆیە حەقە پێش هەموو کەس پێش هێزە ئەمنیەکان هەر خودی خۆپیشاندەران خۆیان احتیفاز بەو شوێنانەوە بکەن نەک تۆ بچی پەلامار بدرێ من ناڵم کۆی ئەو خەڵکی کە پەلاماریان داوە ئامانجیان ئەوە بۆ بەڵام گرنگ ئەوەیە کارەکە ئەنجام درراوە کەواتە ئەو لەو حاڵەتانەدا زۆرینەکە دوای کەمی نەکەوتووە ئەوەی کە مەبەستێتی ئەو شوێنانە بشێوێنێ بسووتێنێ بۆیە دەبێ ئەگەر لە ئایندەدا شتێکی وا دووبارە بۆ پێویستە خەڵکی خۆپیشاندەر وریا بێ لەوەی کە خۆپیشاندان و ماف و حەقەکەی بەلاڕێدا نەبرێ وەزەرەر بە کۆی گشتی و ئیداراتی حکوومەتی هەرێم نەگەێنێت دوجار ئەم حکوومەتی هەمووانە لەوانەیە من و تۆ یەکی تریش گلەی هەبێ بەس ئەم گلەیانم بەوە چارەسەر نابێ ئێمە بچین بیسووتێنین بەڵکو بەوە چارەسەر دەبێت کە ڕخنەی لێ بگرین هەڵەکان کە هەیە ڕاستی بکەینەوە دارێک بخەینە سەربەردێک نەک ئەوەی کە ئێمەش وەکو دوژمنانی دەرەوەی خۆمان بین ئێمە بە یەکجاری لە بناغۆ بیسووتێنێ ئەمە کارێکی زۆر قێزەون و کەلتورێکی خراپیشە ینی بەڕاستی ئەمە بەردەوام چەند جارێک دووبارە بۆتەوە مەسەلەی سووتاندن یان شتێکی ڕەفتارێکی زۆر قێزەونە بۆیە من هیوادارم ئەمە ینی مڕاجعەیەکی ئەو وەزعانە بکرێ و دووبارە نەکرێتەوە کللتورێکی زۆر ناشیرینە ئەمە کە ئەنجام درراوە بەڕاستی کاک بکرد هەوڵەکانی پارتی بۆ یەکڕێزی نێوماڵی کورد ینی ئەوەی کە هەست پێکرێت لەسەر ئاسی عێراق نێوماڵی سونە زۆر شپرزەیە و زۆر جار نێوماڵی شیعەش لە ئاسی پێویستە یەکدەنگ و یەکخیتاب نییە ڕەنگە هێزی ئیقلیمی هەبێ کار لەسەرەوە بکات کە هەرێمی کوردستان و هێز و لایەنە سیاسیەکان یەکدەنگ نەبن یەکگوتار نەبن بۆی کە سەرنجام چۆن نێوماڵی سونە شپرزەیە و دۆزی سونە لە عێراقا بەجۆر لە زۆرەکان لە بین چووە کار بۆ واکرێت کە هەرێمی کوردستانیش یان هێزە کوردیەکانیش بە دۆخێکی وایە تێپەڕێنرێن ینی چەند بە گرنگی زانیەوەی کە ئەم هێز و لایەنە سیاسیانە بە تایبەتی بۆم قۆناغا هەستیارە بەرامبەر بە بەغدا یەکدەنگ یەک ڕیز یەکگوتار بن بەتەکید وەک ئاماژەم کرد هەموو ئەو کاتانەی کە هێزە سیاسیەکانی هەرێمی کوردستان یەکڕیز بوون بەرهەمی هەبووە و دەستکەوتە بۆ خەڵکی کوردستان و بە پێچەوانەوە ڕنگدانەوەی خراپی هەبووە بۆیە مەسلەی یەکبوون بۆ لایەنە سیاسیەکانی هەرێمی کوردستان و بۆ خەڵکی کوردستان یعنی یەکلاکەرەوەیە ئێمە ئەگەر هەر کەمێک بگەڕینەوە بۆ نمونە بۆ ڕاپەڕینی 1991 کە تقریبا ئێستا ئێمە کە ئەو بەرنامەیە تۆمار دەکەین 2 مانگی تر ڕێک 30 ساڵی ڕابقە کە ڕاپەڕین کراوە فعلەن بەرهەمی ڕاپەڕین ئەوە بوو کە بەرەی کوردستانی پێکاتە بوو لەو کاتەیە هەموو لایەنەکان لە ناو یەک بەرەیا بوون کە ئەو کاتە سەرۆک بارزانی وەکو ناوخۆی هەرێمی کوردستان ڕابەرایەتی بەرەی کوردستانی دەکرد و مەرحوم مام جەلالیش لە وەکو نوێنەرایەتی دەرەوەی دەکرد فعلەن ئەمە چی پێکە نەتیجە ڕاپەڕینی خەڵکی کوردستانی لێکەوتەوە بۆ لەبەرەوەی ئەو کاتە هەموو خەڵکی کوردستان بە بیرروڕای جیاوازەوە لە دەورەی بەرەی کوردستانی کۆبوونەوە و لە هەمان کاتدا لە جنوبی عێراقیش ڕاپەڕین کرا بەس لەبەرەوەی پەرتەوازە بوون شکستی هێنا ئەوەی ئێمە باشتر بوو ینی سەرکەوتنی بەدەستێنا ڕاستە دواتر ڕژێمی عێراق هجومی هێنایەوە و شارەکانی گرتەوە بەڵام دوجار مەسەلەی گفتوگۆشی تێکەوت و نەتەوەیە گرتوگانیش هاتنە سەرخەت و هێڵی 36 لێکەوتەوە بە بڕیاری 688 ئەمە بۆ نمونە هێنامەوە کە هەمیشە کە لایەنە سیاسیەکانی هەرێمی کوردستان یەکڕیز بوون یعنی دەستکەوتێکی گەورە هەبوو بۆ خەڵکی هەرێمی کوردستان ئێستا ئێمە دوای تێپەڕبوونی 30 ساڵ دەبینین کە هەڵبژاردنمان کردووە حکوومەتی هەرێممان پێکهێناوە بە چەندین بارودۆخی دژوار و سەخت و ناخۆشدا تێپەڕیوین هەمیشە ئێمە کە هەوڵ دەدەین لایەنە دەرەکیەکان ئەوانەی کە
استراتیجیان هەیە بۆ تێکدانی ماڵی کورد بەردەوام ئەوانیش لەسەر خەتن ئەوە دەبێت ئێمە وەکو لایەنە سیاسیەکان هەوڵ دێین بەردەوام ئێمە لە سەرکەوتن دابین نەک وەکو یاریمار و پەیژەمان بۆ دانێن و دوای بمانهێنەوە خاڵی سفر یعنی بەداخەوە زۆر جار ئەم هەوراز و نشێوەمان تێکەوتووە کە ئەمە باجەکە هەم خەڵک داوێتی هەم لایەنە سیاسیەکان بۆیە پێداگیری لەسەر یەکبوون و یەک هەڵوێستی مەرجی سەرەکیە بۆ بەرەو پێشچوونی ئەو هەرێمە ئێستا ئەمە لە قۆناغێک داین کە بارودۆخی هەرێمی کوردستان لە ڕووی داراییەوە خەڵک نیگەرانە بەڵام دەبێت خۆڕاگر بین لەبەرەوەی ئەم مەسەلەی داراییە تەنها پەیوەندی نییە بە هەرێمی کوردستانەوە ئەگەر سیر بکەین مانجی ڕابردووە عێراقیش کێشەی هەبوو ینی تقریبا نزیکەی 50 ڕۆژێک تێپەڕی ئینجا موچەی دابش کرد مەسەلەی زۆر جار ئەو بەتایبەتی ساڵی ڕابردوو کۆڕۆنا زۆر کاریگەری هەبوو لەسەر کۆی ئابووری جیهان و کاریگەری هەبوو لەسەر مەسەلەی دابەزی نرخی نەوت و ئینیاری کردبوو کە یەکێکە لەو داهاتانەی کە هەرێمی کوردستان پشتی پێبەستووە بۆیە ئێمە ئەبێ ئەگەر بمانەوێت حکوومەتی هەرێم لە پێشکەوتندا بێ و خۆمان خاوەنی خۆمان بین و چیتر ژێردەستە و پاشکۆی نەتەوەکان و حکوومەتەکانی هەرێمایەتی و دەوروبەری خۆمان نەبین پێویستە ئێمە هەوڵ دەین کە هەمیشە پشتگیری حکوومەتی هەرێمی کوردستان بکەین بۆ ئەوەی لەگەڵ ئەوەشدا کە گلەی و گازندەمان هەبێ بەڵام مادام لە هەرێمی کوردستان بارودۆخەکە چۆتە تاڕادەیەکی باش ڕەوڕەوەیەکی وەرگرتووە کە هەڵبژاردن دەکرێت جا چ بۆ پەرلەمانی کوردستان بێت چ بۆ ئەنجومەنی پارێزگاکان بێ گرنگ ئەوەیە بە جۆرێک لە جۆرەکان دەستا و دەستکردنی دەسەڵات دروست بووە و لە پێکهێنانی کابینە جۆرا و جۆرەکان هەندێک لایەن ئەوانەی کە تەنها خۆیان مەبەستیان نەبێنیانە حکوومەتەوە لایەنی معارەزەیە ئۆپۆزیسیۆن هەڵەبژێرن ئەجینە ئەوانی تر بە پێی ئێستحقاقی ئینتیخابی دەتوانن لە حکوومەتدا بەشدارکن ئەمەش بۆ خۆی خاڵێکی گەشە کە هەرێمی کوردستان توانیوێتی ئەم قۆناغە تێپەڕێنێ کە بەخۆشی و بە هەڵبژاردن دەستا و دەستی دەسەڵات بکرێت ئەبێ ئێمە وەکو خەڵکی کوردستان شانازی بەو دەستکەوتانەوە بکەین و ئەم حکوومەتی هەرێمی کوردستانە ئەوە نییە ینی شتێک بێ هەر ئاوا خەڵکێک پێی بەخشی بین ئەمە خەبات و سەخت خەباتێکی دوور و درێژی ویستووە فرمێسک و ئارەقە و ماندووبوون و زیندانی و مەرگەساتی بە کۆمەڵی ویستووە بۆیە ئێمە نابێ شتەکان وا بە بەسیتی بگرین باوەڕکە ئێمە چەند ڕۆژی ڕابردوو یادی 75 ساڵەی کۆماری کوردستان بوو دیقەت بگرە ئێمە لەوانەیە زۆر بەمان باو باپیرانی ئێمە ئەگەر ئەو ڕۆژگارەیان بیر بێ بەڵام ئێمە وەکوونەوەی ئەمڕۆ کە سەیری مێژووی کۆماری کوردستان دەکەین ئێستا ئینسان حوزنێکی بۆ دێ فرمێسکی بۆ ئەڕێژێکە هەرچەندە تەمەنی کورد بەڵام دوجار قۆناغێک بووە لە قۆناغەکانی مێژووی خەباتی کورد و کوردایەتی بۆیە ئێمە شتێک کە 75 ساڵ لەوە پێش ڕووی داوە ئاوبووی بە پەرۆشین بۆچی ئێستا ئێمە شتێک کە ئێستادا حکوومەتێک کە 30 ساڵ تەمەنیەتی و خەڵکێکی زۆر پێوەی ماندوو بووە و هەر سیرکەین لە 2014 تا 2018 گەورەترین هێزی تیرۆریستی نێودەوڵەتی داعش ڕووی لە هەرێمی کوردستان کرد ئێمە هەر لەو دیفاعکردنا زیاتر لە 11,000 پێشمەرگە و هاوڵاتی بەس بریندار بووە زیاتر لە 2000 پێشمەرگە خوێنی خۆی بەخت کردووە جانی خۆی بەخت کردووە بۆی کە دیفاع لەو قوارەی و لەو هەرێمە بکات یعنی مە پێمان وانە بێت کە ئەمە شتێکی زۆر ئاسانە ینی هەندێک ئێستا هەندێک تەوەجۆ دروست بووە کە حکوومەتی چی و ئێمە وامان لێبێ و ئەمە شتێکی سەتحیە تۆ ئەگەر ئەوەی کە ئەو قسانە ئەکە بەس دانیشێ 5 دقە لەگەڵ خۆی لەگەڵ خودی خۆی قسە بکات بەڕاستی ئەبێ واقعیانە بیرکاتەوە کە ئەم دەستکەوتێکی ینی یەک سەعاتی و یەک ڕۆژی و یەکمانجی نییە ئەمە خەباتی سەدەیەکە ینی تۆ گەیاندوتەتە ئێرە بۆیە ئەمە بەو مانایە نییە کە ئێمە لەبەرەوەی کە چەند کەسێک جا چ ئاراستە بکرێت چ بەرژەوەندی لە مەسەلەکەدانە یان نیگەرانە یان دڵپڕێکی هەیە ئەمە بین
ئەو دەستکەوتە نەتەوەیە مێژوویە کوردستانی لە دەست خۆمان بدەین کە بەڵێ ئەوە وەڵا فلانکە یعنی ئەمە شتێکە هەمووان و بۆ هەمووانە بۆیە من پێم وایە دەبێت هەر هەمومان قوارەی هەرێمی کوردستان دیفاعی لێ بکەین و ئیشی بۆ بکەین و ئەگەر هەر کەس بە پێی توانە و قدرەتی خۆی چی لە دەست دێ ئەگەر بە قسەیەکیش بێ دیفاعی لێ بکەین بۆ دوجار ئەو حکوومەتە حکوومەتی خودی ئەو کەسە نییە کە سەرۆک وەزیرە حکوومەت ناوی حکوومەتی هەرێمی کوردستانە لەوانەیە من ئەمڕۆ گلەی و گازندەم هەبێت بەیانی جەنابەت هەدبێ من ئەمڕۆ مەدح و سەنای دەکەم بەیانی کە تۆ گلەیت لێ هەیە بەیانی تۆ بێ شوێنی من بۆیە ئەبێ ئێمە ئەو تەوەجوه نەزەرە بەڕای من ئەبێ هاوڵاتیان هەرێمی کوردستان ئەو تەوەجوه نەزەرێ بگۆڕن ئەمەش بە چی دەکرێت بەوە دەکرێت کە لایەنە سیاسیەکانی هەرێمی کوردستان کۆک و تەبابن و ئەو لیژنەی کە ئێستا پێکاتووەک ئەوەی کە وەفدێکی پارتی دموکراتی کوردستان پێچی هێناوە و سەردانی کۆی لایەنە سیاسیەکانی هەرێمی کوردستانی کردووە بتوانێت پەیامێکی سیاسی و لە ئایندێکی نزیکدا سەردانی عێراق سەردانی بەغدا بکەن لەگەڵ موسساتی عێراقی جا چ پەرلەمان بێ حکوومەت بێ لایەنە سیاسیەکان بن ئەوانەی کە بڕیار بەدەستن لەگەڵیان دانیشتن و پەیام و داواکاریە نیشتیمانی و نەتەوەیەکانی خەڵکی کوردستان جاری چکە تازە بکرێتەوە بخرێتە ڕوو کە ئێمە خاوەن قەزیەیەکین ئێمە مەسەلەی ئێمە تەنها ئەوە نییە کۆمەڵێک خەڵکی زۆر ئەمڕۆ کێشەی کوردیان کردووە بە موچە کاکە ئێمە مەسەلەی کێشەی کورد موچە نییە ئەگەر موچە بە سەردەمانێک ئێمە هەمومان بیرمانە لە سەردەمی بەعس چێ کێشەی موچەی هەبوو ینی بۆیە ئەمە خاوەن قەزیەین پێویستە ئەو قەزیە هەمیشە بە بەرزی و بە ئیبرازی بهێڵدرێتەوە تا ئەوەی کە دەگاتە شوێن و ئامانجی خۆی بۆیە ینی من پێم وایە لایەنە سیاسیەکان ئەبێت ئەو جارێ ینی شتێکە ئەگەر خۆیان بڕیاریانداوە فعلەن خەبات لە پێناوی داواکاریی سیاسی دەکەن پێویستە ئەوە لە بەرچاو بگرن کە تۆ تێبکۆشی تێکۆشینەکەش بەپێی زەمن و ڕۆژگار دەگۆڕێت لەوانەیە سەردەمانێک بە تفەنگ بکرێت سەردەمانێک بە خۆپیشاندان بکرێت سەردەمانێک بە ڕاپەڕین بکرێت ئەمڕۆ بە گفتوگۆ و مفاوەزات و لێکتێگەیشتن و پیشاندانی هێزی نەرم و پیشاندانی هێزی سیاسی و قدرەتی خەڵک و وەسیلەکان ئەمانن یا بە هێزی پەرلەمانی دەبێت ئێمە گرنگ ئەوەیە مەسەلە قەومیەکەی خۆمان مەسەلە نەتەوایەتەکەی خۆمان یان بەگشتی تر کۆی قەزیەی سیاسی خەڵکی هەرێمی کوردستان دوجار ئێمە لە پێناوی شتێکی بەسیتدا نەیدۆڕێنین و پێویستە خەباتی هەموو لایەنەکان لەو پێناوەدا بێت کە ئێمە تا ئەو ڕۆمان هێناوە ئیتر بتوانین ئەمە بکەین بە نقطەی ئینتیلاق و بەرەو شوێنی بەرزتی بەری بەرەکۆتایی بەرنامەکەچین بەڵام پێم خۆشم پرسیارش بکەم کە حکوومەت عێراقی سەرباریوی کە خۆی لە دۆخێکی قەیراناویە ئەگوزارێت و حکوومەتێکە بۆ منە نرخی دراوی عراقی بەرامبەر بە دۆلار داشکاندووە قەرزێکی ناوخۆی زۆر و چاڕوانەکە قەرزی دەرەکی زۆریش بکات و بڕێکی گەورە بە 10 تریلیۆن دینار چاپی عراقی نوێی کردووە کە هەموو ئەمانە سەرنجام بارگرانی خاتە سەر شانی هاوڵاتی بەگشتی و بۆ ئەوەشە کە حکوومەت عێراقی لەو دۆخە خراپەی خۆی تێپەڕێنێ سەرباری ئەم سیاسەتانە ئەوەش خوێنرێتەوە کە حکوومەت عێراقی هەوڵێکی هەیە بە تایبەتی هێزە شیعەکان کە قەیرانەکانی عێراق هەناردەی هەرێمی کوردستان بکەوە هەوڵ بات ئەو کێشانێکە لە بەغدای تەنیوە هەناردەی هەرێمی کوردستانی کە ئەلەم گۆشەیەوە گەرسەی ئەم یەک خیتابیە گوتاری کورد بکەین خوێنەوەی جەنابەت چێ بێت لە ڕاستیدا بارودۆخی عێراق و بەغدا بەگشتی لە بارودۆخێکدا نیە ئێمە ینی بەڕاستی بەخیلی پێبەرین بارودۆخی ئەمنی تا ئێستا ئێستقرار نییە بارودۆخی دارایی ئێستا خراپە و چەندین ملیار دلار قەرزی دەرەچی لەسرە مەسەلەی داشکاندنی دیناری عێراقی مەسەن ئەگەر دیوێکی باشە لەوانەیە دیوێکی خراپ بێ بەڵام گرنگەوەی هەوڵیانداوە کە کەمێک لەو کورتێنانی بودجەی پێپڕکەنەوە ئەوە مەسەلەیەکی ترە گرنگەوەیە ئێمە ئەو سیاسەتەی ئەمڕۆ لە حکوومەتی عێراقی پیادەی دەکات بەڕاستی هەست دەکەین کە پەیامێکی ناحەزانەیە بەرامبەر خەڵکی هەرێمی کوردستان و حکوومەتی هەرێمی کوردستان پێشتر خەڵک لێرەک لەی ئەوەی دەکرد کە حکوومەت وەفد نانێرێ بۆ بەغدا بۆی ئێمە لەگەڵ حکوومەتی عێراق ڕێبکەوین و ئەو کێشە دارایانەی کە هەمانە
چارەسەر بکرێت بەڵام ئەو ڕوون بووە وەفدی حکوومەتی هەرێم چەند جار چۆ بەغدا بەڵام تا ئێستا وەڵامێکی یەکلاکەرەوە نەبووە تقریبا ئیدارەدانە ئەو نەهجەی کە حکوومەتی عراق ئیشی لەسەر دەکات لە ئێستادا بەڕاستی نەهجێکی تائیفیە نەهجێکی مەزهبیە کە مەزهبێک بڕیار لە هەموو مەسەلەکان دەدا و ئەوانی تری هەموو پەراوێز خستووە بۆ نمونە وەکو جەنابەت باست کرد شەقامی سونی بەلایەنی سیاسیەوە بە شارەکانیانەوە جۆرێک لە تەهمیش پیانەوە دیارە خۆشیان قیاداتەکانیان بەڕاستی ونن ینی ئێمە ئێستا لە ئێستادا کەسێک نادۆزینەوە بڵێن فلان جیهات فلان کەس نوێنەرایەتی سنە دەکات ئەمە پراوێزە کیانێکی بەهێز ئێستا لە عێراقا حضوریان نەما ناتوانن تەمسیلی سیاسی خۆیان کەن هیوادارین ئێمە ڕۆژێک لە ڕۆژان تووشی ئەو مەوزوعانە نەبین چکە بەڕاستی ئەوەی کە لە پشتی بەڕێوەبردننی سیاسەتی بەغدایە ئێمە خۆمان هەمومان نەزانین کە ئەمە وڵاتیی ئیقلیمیە بڵێن هەیمەنەی هەیە و سیاسەتەکان ئاراستە دەکات پێویستە ئێمە لە هەرێمی کوردستان چوەک لایانی سیاسی چوەک هاوڵاتی درک بۆ مەسەلەیە بکەین کە ڕۆژێک لە ڕۆژان ئێمەش وەکو لایەنەکانی سونە بڵاو نەبینەوە تەفرەقە نەبین هەر یەکەی لە ئاوازێک بخوێنێ دوجار کۆی خەڵکی هەرێمی کوردستان زەرت دەکات هەتا ئێمە یەکدەنگ و یەکڕەنگ بین ئەتوانین پەیامی خۆمان بگەێنین جا چ لەگەڵ حکوومەتی عێراق بێت چ لە ناو پەرلەمانی عێراق بێ ئێمە بینیمان بۆ یاسای قەرز کوردیان فەرامۆش کرد هەنی هەر حسابیان بۆ نەکرد ئەمە حەق بوو ئێمەوە وەکو زەنگێکی مەترسیدار وەریگرین بۆ ئایندە کە ئێمە کۆک و تەبانە بین چ لە ناوخۆ چ لە بەغدا لە پەرلەمان ئەوانەی کە وەکو نوێنەری خەڵکی کوردستان لەوێن بەردەوام نەتیجەی بڕیارەکانی ناو پەرلەمان بەو شێوەیە دەبێت بۆیە ئێمە دەبێ لە عێراقی تازەدا بەردەوام وەبیر ئەو لایەنانەی بینینەوە کە ئێمە لە عێراقی تازەدا بە حساب دەستورێک لە بەیندایە کە حەکەمە لە بین ئێمەدا دەستورەکەش لەسەر ئەساسی تەوافق و تەوازن و شەراکەتە نەک لەسەر ئەساسی کەمینە و زۆرینە ئەگەر لەسەر ئەساسی کەمینە و زۆرینە بێ کەواتە هەر لە ئێستاوە هەموو شتەکان کۆتایی پێ هاتووە ئەگەر ئەم سێ خاڵە لە بەرچاو نەگیرێ مەسەلەی توازن و توافق و شراکت ئەم بەڕاستی عێراق هەرچەند هەوڵدا بارودۆخەکە هەر نائاسایی دەبێت چکە دوجار مەسەلەی زۆرینە و کەمینە هەموو شتەکان ئاڵۆز دەکات و بڕیاری سەقەت دەردەکات و زوڵم لە لایەنەکانی تر دەکرێت بۆیە هەموو هەوڵ و تەقەلای هێزەکانی هەرێمی کوردستان دەبێت لەسەر ئەوە بێت کە جگەلەوەی کە ئێمە بتوانین پەیامێکی گشتگیری خەڵکی هەرێمی کوردستان بگەێنین بە بەغدا بە حکوومەتی عێراق لە هەمان کادا پێداگیری لەسەر ئەوە بکەینەوە کە مادام ئێمە ئەو دەستورە هەیە ئەمە نابێ وەکو منیۆی چێشخانەیەک سەیری بکرێ مادەیەک بە دڵی ئەوان بوو بڵێن با بەپێی دەستور بێ بەڵام شتێک کە لە بەرژەوەندیان نەبوو بڵێن ئیشی پێ ناکرێت لەو کاتەیە بەڕاستی دەستور ئەبێتە شتێکی پەراوێزخراو و من هیوادارم سەرۆک کۆماریش وەکو ئەوەی کە ئەڵێن پارێزەری دەستورە هەر جارێک کە دەستور پێشێل دەکرێت حەقا ئەگەر بە بەیاننامەیەکیش بێ مووقیفی هەبێت یعنی مە دەبینین زۆر جار لە چەند ساڵی ڕابردوو پێشێلکاری زۆر گەورەی دەستور کراوە بەڵام مووقیفمان نەبینیوە مووقیفێکی زەقی ڕقی ئەوە بێت کە لە بەرچاو بگیرێ چکە دوجار سەرۆک کۆمار کە پارێزەری دەستورە من ڕاستە زۆر لە دەسەڵاتەکانی تەشریفاتیە بەڵام بۆ مەسەلەی دەستور دەتوانێت مووقیف وەرگێت ئێتر لایەنە سیاسەکان کۆبکاتەوە هەڵوێز بن بێت بەیانێک دەرکات چوزانم ینی بە شێوەیەک لە شێوەکان دەتوانێت کە سەرنجی لایەنەکان ڕاکێشێت کە ئەمە لادانە لە دەستور نەخێر دەستور ئاوا ناڵێ ئاوا ئەڕوات بۆیە هیوادارم کە ئەو مفاوەزات و گفتوگۆی کە لێرە لە نێوان لایەنە سیاسیەکان کراوە بەرهەمێکی باشی هەبێت و دوجار بتوانین جارێکی تر ئەبدێتی هەموو ئەو وەزعانە بکەینەوە کە لێرە کراوە و جارێکی تر پەیامێکی گشتگیری هەم کوردستانی هەم نەتەوایەتی بەگوێی کاربەدەستانی بەغدادا بدەین بە هیواین یەک گوتار و یەک ڕیز بین کاک بکر حاجە ڕەشحیم چاودێری سیاسی خۆشحاڵ بووین کە لە بەرنامەی ڕاڤە بەشدار بوویت زۆر سوپاس بۆ ئێوەش ئازان تا ڕاڤەکردنێکی تر بەخواتان ئەسپێرین و خواتان لەگەڵ بێت